باشە مامۆستا هۆکار چییە لەگەڵ گۆڕانکاری جەستا ڕفتارەکانی مرۆڤیش گۆڕانکاری بەسەردادێت بۆ نمونە لە ڕابردوودا کەسێک هەڵسکۆوتێک ڕفتارێکی هەبووە بەڵام لە گەورە بووندا بۆ نمونەیە خۆت کە گۆڕانکاری بەسەردا هاتووە شەرم دەکالەوەی ئەو ڕفتارە دووبارە بکاتەوە چونکە بتوێنێتەوە بە تێپەڕبوونی کات بۆ چوونی ئینسان ڕوانگەی ئینسان ڕۆژ بە ڕۆژ دەگۆڕێ ئەتو ڕۆژ بە ڕۆژ تیشی نوێ ڕوو دەدات لە ژیان تەماشای مۆبایلی خۆتکە لە هەر لەحزەیەک شتێکی نوێ کەوا پێ ئەڵێن شارەزاکانی ئینسان کە زیاتر دەبێت ئەو شارەزایە چەند زیاتر بێ لە مێشکمی عازیەکی نوێ دێت دەڵێ کاکە ئەو ڕفتارەمە کەەوە بکە چونکە شارەزای ئەو کەسێک کە زیرەکە لە ڕابردوو چی کردیا لە ڕابردوو چی کردیا کە دێت بۆ شتی نوێ دەگاتێ کە عادەی بکات هەمان هەڵوستی ڕابردوو بە شێوازێکی نوێ بەرجەستە دەکات چونکە شارەزایەکی نوێ پیا بووە زۆر باشەواتە هەموو کەسێک قابلیەتی گۆڕانە ڕفتارەکان هەموو کات قابلی ئەوەیان هەیە بگۆڕدرێت بڵێ آخر ئەوە قاعدێکی تری شێماخان بڵێ هەندێک کەس زۆر تەسکن یعنی چونکە لە ژینگەیەکی تەسێک بژی هەر وەک بازنەیەک من دەڵێم بە ئەو کەسەی کە لە ژینگەیەکی کراوە دەژی و سەقافەی گشتی و ئینسانیەتی هەیە حسابی بیرکردنی تەسێک ناکات ئەوە قابلە بۆ گۆڕانکاری بەردەوامی بەس ئەو کەسەی لە ژینگەیەکی تەسێک ژیاوە من ئەڵێم بۆ تو هەموو بیرکردنێکی تەسێک ئەدباتە بۆ تەعەسسوبش ئەدباتە بۆ تیرۆریست ئەو کەسەی مێشکی تەسکە لە بازنەیەک لە شوێنی خۆی دەستەوە نە پێشەکەوی نە پاشەکەوی باشە مامۆستا بۆ چی بکە ئەو کەسێ مێشکی تەسکە هەموو کەسێک لەوانەیە ئێستا مەسەڵەن یەکێکی مێشک تەسک پێخۆشەکەەوە مێشکی فراوان بێ ئاسی ڕۆشنبیری بەرز بێت چی بکات بۆ ئەوی بگاتەوە ئاستە و لەو قالبە بێتە دەرێ دووشتە یەک هەڵوسیەکی ئارەزویەکی کەم یەکێک ئیقناعی بکات کە تو دووشتە تێکەڵاو لەگەڵ خەڵک لەگەڵ خوێندن یعنی نەزەری و عەمەلی ئەمە لەگەڵ خەڵک تێکەڵ مەبم چونکە ژیان دەمەشا بکە ژیان کتابە هەر ئینسانێک لاپەرێکە لەم کتاب تۆ لاپەری من لاپەرم ئەو مسەوەرە لاپڕا کاک مەزار کە مخرجی بەرنامە لاپەرێکە چۆن دەتوانم لاپەری تۆ بخێنم وەڵام دانەوەیەکی ئیقناعی تۆ بکەم ئەگەر تێکەڵاوی ژیان هەبن بۆ نمونەیەکێک فیدەرە تێکەڵاوی ژیان بووە شەڵغەم فرۆشە تێکەڵاوی ژیان بووە دەرچووی ژیانە دەبینەوەنەوە قسەی جوانتر دەکات لە پێش میکرۆفۆنێکی خەریجی کولیەیە چونکە تێکەڵاوی خەڵک نەبووە ناتوانانی قسە تعبیرێکی زەعیف دەبێ قسەزان نییە ناتوانانی چونکە هەیە ئەفکار هەیە بەس نازانێت چۆن تعبیر بکات کاتە دووشتە ئینسان قورتار دەبی لە تەسکایەتی و کراوە دەبێت یەک خوێندن بەردەوام بخینی کتێب دوو تێکەڵاوی خەڵک بێت کە تێکەڵاوی خەڵک بێت شارەزایی ئەبێت چی ڕاستە چی غەڵەتە چونکە ئینسان دەرچووی ژیان لە ژیان فێرە بێ چۆن فێرەبی لە زانکۆ و لە قوتابخانە ئینسان لە ژیانش فێر دەبێت زۆر ڕاستە دەستت خۆش بە مامۆستا سوپاس بۆ قسەکان سوپاس بۆ گفتوگەکانت